ئاژەوەی کە نەخۆشخانەی هیوا بۆ چارەسەری شێرپەنجە دەرمانی چارەسەری لێبڕا و نەخۆشێکی زۆر لەوێ بەبێ چارەسەر مانەوە و کەمپینێکیش ڕاگەیەنرا بۆ بەدەمەوە هاتنی نەخۆشخانەی هیوا. ئێمە ئەم پێداویستی و داوا خێرایی نەخۆشخانەی هیوا و نەخۆشانی شێرپەنجەمان گەیاندە بەڕێز وەزیری تەندروستی عێراق. خۆشبەختانە بە زووی بەدەممانەوە هات و بڕیاریاندا بە دابینکردنی دەرمانی پێویست بۆ چارەسەری نەخۆشیانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا، چۆ بەڕاستی نەخۆشخانەی هیوا خزمەتێکی گەورەی کردووە و چارەسەری هەموو ئەو نەخۆشانە دەکا لە دەرەوەی سلێمانیشن لە سەرتاسەری عێراقا ڕووی تێەکەن. ئێستا ئەو دەرمانانە دابینە و ئینشاءڵڵا هەر پێداویستیەکی تری خەڵکی خۆمان لە نەخۆشخانەکان لە پێداویستیەکانی تر کە لە چوارچێوەی نەفەقاتی حاکیمایە لە ئەرکی حکوومەتی عێراقیە لە هەوڵی دابینکردنی هابین.